ئەوە نەتیجەیەکی منطقی سیاست و ئوفقێکە کە ئەم حیزبە پێچیەنە خۆ ئەم حیزبە ئێمە چەند جار من شخصی خۆم هەر لەم تەلەڤیزۆنە وتومە یعنی شاسار عەبدولواحید خۆ بڕیار نییە شۆڕشکە خۆ بڕیار نییە حکوومەتی نوێنەرانی خەڵک دامەچرێنێ خۆ بڕیار نییە دین لە دەوڵەت جیاکاتەوە خۆ بڕیار نییە حکوومەتی هاوڵاتی دروستکە و مافی یەکسانی هەمەلایانی ژن و پیاو بێ خۆ بڕیار نییە بازاری ئازاد ئەمریکا یەکێتی و پاری هەرەوانە تێی دەکە ئەوژەڵێ ئێمە بازار و کۆمپانیاکان و خۆی لەژێر سایی ئەو حکوومەتەیە کۆمپانیا و پارەدار بووە سەرمایەدار بووە من پێم وایە ئەزانین چیە کەمادام ئەمە ئاسۆی نییە سەرنجام هەربێ بڕوا لەگەڵ یەکێ لە حیزبە ئەسڵیەکان کە یەکێتی و پارتین وەکو دوو قوتبی ئەسڵی بۆ ئیدارەی کوردستان ڕێکەوێ ئەخە خۆ باش ئەو لە نەوشیوە مستەفا و یعنی شاسوار عەبدولواحید و بزوتنەوەی نوێ بەقەی بزوتنەوەی گۆڕان نەوشیوە مستەفا زیاتری پێکرێ نەوشیوە مستەفا سەرکردێ بووە لە پاڵ مەسعود بەرزانی و جا تاڵەبانی هەموو ئەمانەیە نەیتوانی ئەم حیزبانە وەلا بنێ و لە ڕێگای دەنگهێنانەوە بڕوا ئەو کارە بکە ئەجینە هەروە جنێ و دان و هاژ و هوش پیاکردن و ئەو تەوزیعکردن نادگەێنێ هەمووی بۆ ئەو بوو کە بڕوا لە پاڵ یەکێتیە معلومە بۆ ئەو باشترە زان خەڵک زۆرتر سڵتە و دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و پارتی بە هەموو ئەو دەوڵەمەند بوون و دەستڕۆشتوێ ئەبینن ناڕازین پێی بە حکم و بەدەسەڵاتی بارحاڵ لە پاڵ یەکێتیە نفوزیشی لە ناوچەی یەکێتیایە لەگەڵی ڕێکەوێ ینی نەتیجەی منطقی سیاسەتی نەوەی نوێ هەر ئەوەیە کە دەبێت تەسلیم بێ بە یەکێ بەم حیزبانە و ئێستا لە هەلومەرجێکە تەسلیم بوو بە یەکێتی و ئێستا بۆ بە بەشێک لەو ئەو قسانەشی کردووە هیچ دەورەیەکە بۆ ئەوەی کە لافی ئۆپۆزیسیۆن بوون لەگەڵ یەکێتی و پارتی دابنێ بەڵام شاسوار عەبدولواحید و نەوەی نوێ ئەزمموی دەسەڵاتدارەتی کوردیان قبول کردووە ئەوان ئەگەر کارێکیش بکەن هەر گلەی و گازەندەیەکە لە خراپەکاریەکانی یەکێتی و پارتی و سەرانی حکومڕانیان بۆیە بە بڕۆی من نەتیجەی منطقی هەر ئەوەیە و عاقبەت هەر ئەو سیناریۆی بە شێوەیەک لە شێوەکان تێپەڕان کە پێشتر نەوشیوە مستەفا و بزوتن و گۆڕان گرتیانە بەر